إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد قال الله تبارك وتعالى ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لە ئیستفادەکردنمان لە ڕۆیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شەوڕەوی پێکرا بۆ ئیسراء و میعراج بۆ لای خوای تەعالی ئەوە بوو باسی هەندێک لە ئادابی نوێژ و فەرزی نوێژ و حکمی ئەو کەسانەی کە نوێژ ناکەن بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسەلام ئەفەرمێت وەکو لە صەحیحی ئەبی داوودە هاتووە 4878 ئەفەرمێت لەما عورج بی مررت بقوم لهم أظفار من نحاس يخمشون وجوههم وصدورهم أفرميت كاتي منيان بردبو إسراء ومعراج دام ببردم قوميك لآسمان أو قوما نخانيان هبو بلام نخانكانيان نينوككانيان لمسبو لهم أظفار من نحاس چیان نەکرد ئەو قەومەکە نینۆکەکانیان لە مس بوو ئەفەرمێت یەخمیشون وجوههم وصدورهم پەنا ئەگرینە خوای گەورە ئەو قەومەن بینی بەو نینۆکە مسانە دەموچاو خۆیان ئەڕنی و سینجی خۆیان ئەڕنی منش زۆر تعجبم هاد لو قومه وتم أي جبريل أو قوم شين قال هؤلاء الذين يأكلون لحوم الناس ويقعون في أعراضهم أو أنا قومان يقبل لدنيا دا قوشتي خلقيان أخوار واتباسي خلقيان أكرت ويقعون في أعراضهم وبهتانيان أكرت بۆ عەرز و ناموسیان غەیبەتیان ئەکرد دووزبانیان ئەکرد قسەیان ئەهاورد و قسەیان ئەبرد گوێنیان ئەدا لعنەتی خەڵکیان ئەکرد خەڵکیان بە کافر ئەزانی بە خەڵک ئەیانوت فاسقە باسی خراپەی خەڵکەیان ئەکرد ئەوە ئەو قەومانە لە دنیادا
خەریکی غەیبەتکردنی خەڵکی بوون ئێستاکە جەزای ئەوە خوای تەعالا نینۆکی کردەتە بەریان لە مس دەمچاو خۆیان ئەڕنن و سینگ خۆیان پێ ئەڕن بەڵێ پێشەوەی بچینە باسەوەی باسی غەیبەت بکەین کە زۆر بەمان تێکەوتوین ئیلا من ڕەحیمە ڕەبی زۆر بەمان تێکەوتوین مەجالیسەکانمان هەمووی بووەتە باسی ئەمەکە و ئەوەکە بەڵام پێشەوەی بچینە ناو غەیبەت حەزم کرد باسی ئەو کوتە گۆشتە بکەین کە لە ناو دەمماناتە کە لە بین لچێک و لێوێکتە کە لە بین 32 دگاناتە باسی ئەو پارچە زبانە کە لیسانە باسی زبان طبیعی ئینسانی مسلمان ئێمە سکوتمان هەیە و سامتمان هەیە سکوت ئەوەیە بێدەنگ بی لە باش و خراپ بەڵام سامت وانییە سامت ئەوەیە لە خراپە بێدەنگە بی ئەوەی چاکە باسیەکەی من صەمەتە نەجا ئەو کەسە ڕزگاری بووە بەڵێ ئەو نیعمەتە کە خوای پەروەردگار دایە پێمان و یەکێکە لە بەڵگەکانی خوای تەبارەکە و تەعالا ئەو زبانە ئایا ئێمە چۆن شکری ئەو زبانە بکەین و چۆن مەقەیەتی ئەو زبانە بکەین خوای پەروەردگار لە قورئاندا ئەفەرمێت لە سوورەتی النساء ئەفەرمێت لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما خدا أفرميت أي بني آدم زور قسە کردنتان لە دنیادا استفادەی نییە لا خير في كثير من نجواكم خێری تیان نییە زۆر قسە کردنتان زۆر قسە مەکەن ئیلا کەسێک نەبێت کە ئەمر بە سەدەقە بکە خێر بکە علم ببەخشێت سبحان الله بڵێ ئەستەغفر الله بڵێ لا إله إلا الله بڵێ صلوات بدا ئەوانە نەبێت إلا من أمر بصدقة شوكا سبحان الله واستغفر الله شقريتوا فإن بكل تسبيحة صدقة إلا من أمر بصدقة أو معروف تاك بلي أمر بتاكبك نهي لخرابك أو إصلاح بين الناس إلا دو قوم يا دو كز بين توانية تبري إصلاح بين كي خدا أفرمي مقر أمانة نبيه وإلا قسكان تنزور بي استفادينية وخواي پروردگار لسورة قاف دا أفرميت ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه سوێن بێ بە پەروەردگار ئێمە هەموو مرۆڤمان دروست کردووە بە تاک و تەنها خالقمان ئەڵڵایە و چاک چاک ئەزانین ما توسوس به نفسه ئەوەی لە دڵیا تا چی تێتە باندڵیا چی نایەتە باندڵیا خدا ئەفەرمێ ئێمە ئەیزانین چکە خۆی خالقمانە ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد ملائكة كان خوي تبارك وتعالى لو إنسان ونيزكترن لحبل وريد هندك لين أو دماري ملتا زور لتو ونيزكترن لو دمار لخوتوا إذ يتلقى المتلقيان كاتي أجنبيك عن اليمين وعن الشمال قعيد دو ملائكة همو كسيت شوار ملائكة هي دو ملائكة حفظية يكشك لبيشت يكشك لدوات دو ملائكة يكشك لبان شاني راستت يكشك لبان شاني تشبت ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هيتش لفظك ناكي أي بني آدم أجر تشاك بي يا خراب بيت ملائكة لبان شان راستا أي نسي خيرك ملائكيك لبان شاني شبت شركت بو أنسي ما يلفظ من قول هات قولك لفظ بكي إلا لديه رقيب عتيد أويا ملائكي بان شاني راست شاكت بو نسي وي بان شاني شبت خرابت بو نسي جاء إنساني مسلمان وحكمة قلاري دربك بڵێ هەموو کەس لە ئێوە ئەو مەسئولانە ئاگادار بکاتەوە خەڵکی بکاتە دواتان مراقەبەی هەبێ بەسەرتانەوە هەرێکی یەک تەزیلێک لەقەد خۆتان ئەبێ بیبەسن هەتا وەکو ئێوارە
کەس بۆی نییە ئەو کاسێتە دەربکە ئێوارە تێت ئێمە لێ دەین ئەگەر هەر چاکەیەکتان وت 1000 دینارتانە دەینێ خراپەیەکتان وت جەڵدەیەکتان لێ ئەدەین ئێتر نازانم هەتاوەکو ئێوارە ئەبێت چەند 1000 دینارمان دەستکەوێ کەس ئەتوانێ خۆی بخاتە ژێر ئەو جەڵدەیە قسەی خراپ لە دەممان دەرەچێت خۆ مسلمان ئەبێ یەقینی وابێت کە خوای پەروەردگار ئەو دوو مەلایکەی داناوە وەکو لە قورئانە ئەفەرمێت ئینا كنا نستنسخ ما كنتم تعملون ئێمە ئیستنساخێکین بەڵام ئیستنساخێکی خوایی لە قیامەت ئەگەر فەضحت بکە لە پێش شاو مەخلوقات نەک بەس بۆ خۆت یەقینتان هەبێت خوای پەروەردگار ئەو مەلایکانەی داناوە زۆر بە جوانی ئەینووسن هیچ لەفزێ لە دەمت دەرناچێت هەتا وەکو کەسێک چوو سەردانی ئیمامی ئەحمەدی کرد ڕەحمەتی خوای لێبێن نەخۆش بوو ئیمامی ئەحمەد لە نەخۆشیەکەیدا ئەینکان دەنگی نکەی ئەهات ئەوش لە وەڵام داوتی ئەی ئیمام نازانی ئەو نکەیەش لەسەرت ئەنووسرێت وازی لە نکە نکش هاورد دەنگی ئەنینی ئەو ئێش و ئازارەیشی هاورد خوای پەروەردگار یەکتب فی کتاب لا یضل ربی ولا ینسا خوای پەروەردگار شتی لە فکر ناچێت شتی لێون نابێت بەڵێ ئەبێ ئاگاداری ئەو زبانەمان بین ئەو زبانەمان زۆر نیعمەتێکی چاکە ئەگەر لە جێی خۆی بەکاری بێنین وئیلا ئەبێتە دەرد و بەڵایەک بەسەرمانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی بوخاریدا ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی بوخاری هەر بابێکی بۆم حەدیثە داناوە لە حەدیثی ڕەقەمدا ئەفەرمێت المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمانی تەواو بەڕێزترین مسلمان ئەو مسلمانەیە کە مسلمانان سەلامەت ئەبن لە زبانی و لە دەستی دەی ئەگەر وتی المسلم یعنی ژن و پیاوەگرێتەوە نێر و مێ ئەگرێتەوە من سلم المسلمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ئەوەی دابوو پێی جەوامعی کەلیمی دابوو پێی یعنی تۆ ئەی مسلمان بەتەنها خۆت ناتوانی هاوڕێتی هەموو عالم بکەیت هەموو مسلمانێ بکەیت ناتوانی کەسێک ئەتوانێت لەگەڵ هەموو مسلمانانە تەعامل بکە لە وڵامدا ناتوانێت دەی تۆ ئەبێت زبانت ئەو هەموو مسلمانانە کە هەیە ئەبێت سەلامەت بن دەربارەی تۆ لە زبانت و لە دەست چجا ئەو کەسانەی کە لەگەڵتن و کە هەرس و کەوتت لەگەڵەکەن و کە ئەیناسی من بابل ئەولا ئەبێ زبانت بگری ئەبێ ئەوان سەلامەت بن لە تەواوی ئیسلامی تۆ ئەوەیە صفەتێکت ئەوەیە کە خەڵکی لە زبانت پارێزراو بن من لسانه ويده و لە دەستش پارێزراو بن چونکە زبان باسی ڕابردوت بووەکە باسی ئێستاکەت بووەکە باسی مستەقبەلت بووەکە بەڵام وەیەدیهی زۆربەی ئیشی بنیادەم ئەوەیە بەدەست دەکرێت خەڵکی براکانم ئەبێ لە زبانمان پارێزراو بێ هەموو مسلمانان ئایا ئێمە واین یا خەڵک کافرەکەین یاوەتا لعنەت لە خەڵکەکەین ژیان بە خەڵکە دەین قسەی خراپەڵێین بەدەستمان خوێنە ڕێژین خەڵکە کوژین بە ناحەقە مسلمانە کوژین كيت أو مسلماني كفي غنبري خواه فرمي صلى الله عليه وسلم المسلم من سلم المسلمون من لسانه ويده أبي مسلمانان سلامت بن لزبانة لدست أم جاكتو مسلماني كي تواوي والمهاجر من هجر ما نهى الله عنه أو كسشك كوتك بولاي خواهي پروردگار أو شتيك خدا نهيكي ليت كردوتو أنجامي ندي أو تو مهاجري بەڵێ ئەبێ ئاگامان لە زمانمان بێت براکانم چونکە ئینسان بەهۆی زبانێەوە بە یەک کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله تێتە ناو ئیسلامەوە و بە یەک کەلیمە خۆی کافرەکات و بە یەک کەلیمە ئەو کەسە خوای پەروەردگار مۆفەقێکا بۆ بەهەشت و بە یەک کەلیمە ئەو کەسە خوای پەروەردگارێک کاتە دۆزەخەوە و
هەر بە زبانتە ڕەزابوونی خوات بۆ تێ، هەر بە زبانتە غەزەبی خوات بۆ تێ، هەر بە زبانتە ئیمان تێنی، هەر بە زبانتە نیفاقەکەی توغیانەکەی، بە یەک کەلیمەیە بە زبانت داوێنی ئافرەتێک لە تۆ حەڵاڵە بێت، بە یەک کەلیمە لە زبانت کە وشەی تەلاقە ئەو ئافرەتە لە تۆ حرامە بێت، سەربەرزەبی لە دنیا و قیامەت بەهۆی یەک کەلیمە لە زبانتەوە، سەرشۆڕ و زەلیل ئەبیت لە دنیا و قیامەت بەهۆی زبانتەوە. چونکە زبان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی تورموزیدا ئەفەرمێت 2407 أفرميت إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان. هم الروجيكات الروج أبيتوا هم لا شيء بني آدم تكفر اللسان أي تخضع له وتذل له وتذل له. شون كسيك برامبر كسيك بوستيت كالظالم بيت يستاكت عداي لك بيت شن بزليل دانشيه يا أو جندية كاتي أو ضابطتي تبردمي شون تحيي بوكا وشون لبردمي وستيت همو لا شمان أو هاكن بوزبان همو لا شمان سر شوركن بوزبان همو روجي كاتي روجي بيتوا فتقول لا شمان همو لا شمان ألين اتق الله فينا أي زبان لخوا بترس درباري إيما فإنما نحن بك إيما بتوا وبنين أو لا شقوريا بو بارشا قوشتا وبنا فإنما نحن بك فإن استقمت استقمنا وإن اعوججت اعوججنا أي زبان لخوا بترس درباري إيما دس باكانت سرت زقت پشتت هموي ألي لخوا بترس درباري إيما أي زبان إيما بتوا وبنين چونکە ئەو ئەنشکەی تۆ چ تاوانێکی هەیە جەهەنەم بیسوێنێت ئەو زرانیەی تۆ پشتی تۆ چی تاوانێکی هەیە جەهەنەم بیسوێنێ بەهۆی زبانتەوەتە. ئەی زبان لەخوا بترسە دەربارەی ئێمە ئێمە بە تۆ بەنین ئەگەر تۆ ڕاست و چاک بیت ئێمەش ڕاست و چاکین. ئەی زبان ئەگەر تۆ گێڕ بیت هەمومان گێڕە بین. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر زۆر ئاگاداری زبانی بێت. ئینسانی وا هەیە بەهۆی کەلیمەیەکەوە پێی کافرە بێت، یەک کەلیمە کافرە بیت، ئەوش بە زبان نەکرێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکدا ئەفەرمێت کە لە صحیحی تەرغیب و تەرهیبدا هاتووە ئەفەرمێت إن الرجل ليتكلم بالكلمة من رضوان الله ما كان يظن أن تبلغ ما بلغت يكتب الله له بها رضوانه إلى يوم يلقونه. إنساني واهية مسلماني واهية بهوي يكي يتكلم بالكلمة يكلم قساك على زباني درجة يكلم قساك بلام أم أويداننا وبهوي أم كلمة وبقيت أو باية بقيت أو مرتبك خدا بويداناوا نازاني أم كلمة أجيت أو بلوباية كشي أجريكي هي أفرميت بلام كلمة كلا الرزابوني خواياتا أفرميت خواي پروردگار لو كسر رازي بهتاوكو أجيت لقاي خوا وإن الرجل ليتكلم بالكلمة من سخط الله ما كان يظن أن تبلغ ما بلغت يكتب الله له بها يعني بهوي أو كلمة ككردوتا كغزبي خوايتي بوا بلام قمان تشوا نبوا كأو كلمة آوا بهلاكت بريد أفرميت يكتب الله له بها سخطه إلى يوم يلقونه غزبي خوا لسرد حلال بيت بهوي يكلمة هتاوك وقيت لقاي خوايا زور بالرحم خوايا كالصد رحمي خلق كرد بيت كنوت نور رحمي بو إيمان دار بلا قيامت غزبي خوي لسر خوت حلالكي هتاوك وقيت الروج قيامته بهوي يكلمة يكوا إنسان آقاي لينيو رنگ بقالتي شدابنا بويا لغزويك پیغمبر عليه الصلاة والسلام لقى الصحابة كان الريانة كرت پیغمبري خواه صلى الله عليه وسلم لبان واشتركي بو
غزوەی تەبوک بوو. ئەم ئاەتە لە سوورەتی التەوبە لە سوورەتی بەرائەیە ئاەتی 66 کاتێ ڕێیان نەکرد سەحابە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ئینسانی دووڕوو دوو منافق سێمانش ئینسانێ ناحاڵی بوو جۆی لێیان نەگرت. ئەم دوو کەسە وتیان لەبەر خۆیان و قسەیان نەکرد ڕێگاکە دوورە بۆی ڕێگاکە ببڕن بۆ ئەوەی ڕێگاکە بەرنەسەر. ئەم دوو کەسە وتیان تۆ بڵێ ئەم زگزلانە بتوانن لەگەڵ کافرەکانە شەڕکەن ئێمانە کەی ماڵەوەن. ئەمە پێغەمبەرە فەرمیێ صلی الله عليه وسلم من ڕوومەگرم و ئاواکەم تۆ بڵێ قسەیان نەکرد. ئەلەم قسانەیە بوون جیبریل سەلامی خوای لەسەر بێ دابەزی و ئەم ئاەتانەی هاورد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب. ئەگە پرسیاریان لێ بکەی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئەو منافقانە ئەڵێن والله إنما كنا نخوض ونلعب والله کورە وتمان ڕێگاکە بەرینە سەر هەر بۆ وازی و بۆ دەمەگاڵتەیمان بوو خۆی ئێمە مەبەسمانیش نەبوو. قل دەی پێیان بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون. ئێوە گاڵتە بە خوا ئەکەن و گاڵتە بە ئاەتەکانی خوا و گاڵتە بە پێغەمبەرەکەیەکەن. لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. إيوه كفرتان كرد لإسلام توتان در ولا دعاء أو كإيمانتان هبو كإدعاء إيمانتان كرد إيوه كافر بوتان. إن نعفو عن طائفة منكم نعذب طائفة بأنهم كانوا مجرمين. ئەگەر لە هەندێکتان خۆش بین لە هەندێکتان خۆش نابن لەبەرەوەی ئێوە مجریمن چونکە ئەوەی سێمیان تەوبەی کرد گەڕاوە بۆ لای خوا مسلمان بوو هەرەم ئاەتەیە خوێنا هەموو گیانێ کەوتە لەرزین. یا ڕەبی خوای ئەویت لە پێناو تۆیە شەهید بم کەس نەزانە جەنازەکەم لەکوێیەتە. ئەو کابرا لە غەزایەکە شەهید بوو کەس نەیزانە جەنازەکەی لەکوێیەتە. ئەم ئاەتەیە خوێنا گیانی ئەلەرزێەوە. ئەمجا عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێت والله لەگەڵ پێغەمبەرا بووم صلی الله عليه وسلم. ئەم دوو کەسە هاتوبوون ڕۆژمەی حوشتەکەی پێغەمبەریان کردوبوو صلی الله عليه وسلم ئەیان وت ئەی پێغەمبەری خوا والله إنما كنا نخوض ونلعب والله مەبەسمانیش نەبوو بەس بۆ گاڵتەوامان وت ئەی پێغەمبەری خوا ڕجایان نەکرد. ئەوش لە وڵامدای فەرموو قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون. ئێوە گاڵتە بەخوا و بە ئاەتەکانی و بە پێغەمبەرەکەن قد كفرتم بعد إيمانكم. کوفرتان کرد کافر بوتان بەهۆی کەلیمەیەکەوە. زۆر کەسەیە ئەبینی لە مسلمانانە کەسێک ئەگەر ڕیشی هەبێ ژیان بە ڕیشەدا قەسەم بەخوا پێی کافرە بیت. ئایا کەسێک گاڵتە بە سیواکێ بکە قەسەم بەخوا پێی کافرە بیت. هەر کەسێک گاڵتە بە یەکشت لە دینی ئیسلام بکە لە ئیسلامە چیتە دەر. ئیسلام بۆ ئەوە نەهاتووە تۆ گاڵتەی پێ بکەیت و گاڵتە بە پێغەمبەر بکەیت صلی الله عليه وسلم گاڵتە بە مسلمانان بکەیت. ئەگەی بە عقوبەی خۆت قد كفرتم بعد إيمانكم. ئێوە کافر بوتان لە دوای ئیمانتان ئەی دووڕووەکان. جا ئاگامان لە زمانمان بێت یەک کەلیمەوە ئینسان پێی کافرە بێت. زۆر کەسەیە یعنی قسە بەخواکە بە نەوعێک بانگی خوای گەورەکە ئەوە بێئەدەبیە. بۆیە عولەما فەرموویانە کاتێ خوای پەروەردگار خالقە بێئەدەبیە بڵێی خوا پەرژینی قایم بێ لە ڕووتانی گۆدرێژی خەڵق کردا خوا سەگی خەڵق کردا خوا پیسایی خەڵق کردا خۆ ئەوانەی خەڵق کردووە بەڵام هەر بێئەدەبیە وا بڵێ الله خالق كل شيء ئاوا بڵێ. هەندێک شتەیە لایەق نییە بەخواوە هەندێک قسە هەیە لایەق نییە بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لایەق نییە بە دینی ئیسلام و بە مسلمانانەوە. ئەبێ مسلمان زبانی خۆی بگرێت. بۆیە بەهۆی کەلیمەیەکەوە ئەوە حاڵەکەی تا بە 70 ساڵ لە جەهەنەمە چێتە خوارەوە. ئەو کەلیمەیە و ئینسانی واشەیە یەک کەلیمەی چاکە ئەڵێ بەهۆی ئەو کەلیمە خوای پەروەردگار ڕەحمی لێکە. أقول ما سمعتم وأستغفر الله العظيم لي ولكم. الحمد لله رب العالمين له الحمد الحسن والثناء الجميل وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له يقول الحق وهو يهدي السبيل وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وسلم. أما بعد
برا بەڕێزەکانم سەلەفی ساڵحی ئێمە سەحابە و تابعی کە لە پێش ئێمە ڕۆیشتون ئەو پیاو چاکانە زۆر لە زبانیان ترساون بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێت والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه صحابة تابعي وأو كساني كدواي صحابة أكوي بتشاكي لمعاملاتها لهرسكوتها لعقيدة وبيرو باوريا لقسكردنيا لشون كوتنيان بو پیغمبر صلى الله عليه وسلم لخوشويستيان بو پیغمبر صلى الله عليه وسلم خدا افرميت او كساني كبجواني دعاي اوانا كون من لوان رازيم بويا ايما واجبه لسرمان شون كوتوي سلف بين سلفي صالحي خومان او پیاو چاکاني پیشي خومان كروجدون با ايمانوا ابيش سيري اوان بكين بويا فرمويانا ينبغي للمؤمن أن يكون أشد حفظا للسانه منه لموضع قدمه أبي إنساني مسلمان آوابيت شون كاتي أروي بريدا سيري بيشي باي خوتك إبزا باد لكوداني أبي زياتر ئاگاد لە زبانت بێت لە پاد کاتێ دایەنەی کە پاد نەچەمێتەوە پاد نەڕاتە ناو چاڕێکەوە پاد نەشکێ یا پاد لە جێ نەچێ ئەبێ زیاتر زبانت بپارێزی بۆیە یەکێ لە تابعی کە تاووسی ناوە ئەفەرمێت لیسانی سەبع ئین ئەرسەلته ئەکەلەنی زبانم دڕندەیەکە ئەگە بەڕەڵای بکەم ئەمخوا زبان دڕندەیە بەڕەڵای بکەی ئەتخوا ئینسانی مسلمان ئەبێت زبانی لەودی و عەقڵێوە بێت لەودی و دڵێوە بێت کاتێ قسەیەکە کا بزە ئەم قسە لەسەری ئەکەوێ یا ئەبێتە ئەجروپاداش بۆی ئەمجاکە دەری بکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وكل صحيح بخاري ده هاتوا أفرميت من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة هر کەسێ بۆم زەمان بکە ئەوەی کەوا لەناو دەمێتی لەحیەیه نەک لحیەیه یعنی نەک شوار بوو ڕیشی با بڵێن لەحیەیه بەفتح یعنی لچی و لێوی واتە زبانی هەر کەسێ زبانیم بۆ بپارێزێت و ئەوەی ما بین ڕجلەیه و ئەوەی لە بینی هەردوو ڕانیاتە واتە فەرجی بیپارێزێت بۆم زەمان بکە خۆی بپارێزێت لە تاوان من بهشتي بو زمانكم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بيغمبري خوا عليه الصلاة والسلام لخوي وقصناك أمام مجديكي زور قوري بو كساني كالزبان خويا نقرن وداوين خويا نباريزن بويا أجريته إمامي غزالي قوايا سليماني كري داود فرمويتي إن كان الكلام من فضة فالسكوت من ذهب اگر قسە کردنی زۆر لە زیو بێت وسکتی لە ئاڵتونە یعنی وسکتی زۆر چاکترە لەوەی کە قسە زۆر بکەی ئەگەر قسەکردن لە زیو بێت وسکتی لە ئاڵتونە ئیمامی عەوزاعی رحمتي خوای لێ بێ ئەفەرمێت إن المؤمن يقول قليلا ويعمل كثيرا إنساني مسلمان كمالێت بەڵام کردەوەی زۆرە بەڵام ئینسانی منافق يقول كثيرا ويعمل قليلا إنساني منافق زۆر ئەڵێت وإن يقول تسمع لقولهم خدا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ منافقەکان قسە بکەن ڕەنگە هەندێک جار وات لێ بێ کە گوێیان لێ بگری ئەم قسانە چییە بەڵام کردەوەیان کەمە وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى ئینسانی مسلمان ئەبێ قسەی کەم بێت کردەوەی زۆر بێت سعيد كري جبير أفرميت رأيت ابن عباس أخذ بلسانه وهو يقول بلسانه قل خيرا تغنم أو أمسك عن شر تسلم وإلا والله ستندم زباني خويا قد عبد الله كري عباس آموزاي پیغمبر صلى الله عليه وسلم بزباني أيوت أي زبان شاكبري استفادة أكي ئەگەر چاکە ناڵێ ئەمسک عن شەڕ مەڵێ خراپە مەڵێ تەسلم سەلامەتە بی چاکە بڵێ
غەنیمەیە و چاکە دەسەکەوێت دەی ئەگەر چاکە ناڵێی کاکە وسکت بە با سەلامەت بی من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت ئیمانت بەخوا و بە ڕۆژی دوای هەیە قسەی چاک بڵێ قسەی چاک ناڵێی وسکت بە بێدەنگ بە واجبە لەسەرت بێدەنگ بی وەک کەڕوڵاڵ دابنشی ئیلا ئەبێ بە چاکە قسە بکەی بۆیە سەلەفی ساڵحی ئێمە لە مەجلیسا دائەنشتن ئەتوت برا کۆت و زنجیر لە منانە کاتێ دائەنشتن ئەتوت برا ئێستاکە ئەمری پێکراوە ئێستاکای بەر ڕەمیەکەن ئەوها دانشتن لە مەجالیسا نەک قاقای پێکەنین و قسەی بەتاڵ و جوێندان و لعنەتکردن و ئەمانە دائەنشتن یەکێک سەیرانی بکردا ئەیوت ئەم کەسە نەخۆشە یا ئێستاکای بن ئەدەن لە ملی عەبدوڵای کوڕی عەباس زبان خۆی ئەگراویت ئەی زبان چاک بڵێ چاکت دەسەکەوێ ئەگەر چاک ناڵێ وسکت بە ئەمسک عن شەڕ خراپە مەڵێ تەسلەم وإلا والله ستندم وإلا أجروان بي والله ندامت ديني پیغمبر فرمویتی صلى الله عليه وسلم أكثر خطايا ابن آدم في لسانه لصحيح ترغيب وترهيب دا 2872 زوربي هلي مسلمان زوربي هلي خلقي لزباني تا زبان من بقرين عليكم بذكر الله وكو إمام عمر فرمو عليكم بذكر الله فإنه شفاء وإياكم وذكر الناس فإنه داء ئاگادارتانە کەم و ذکری خوا بکەن ئەوە چاکە نەکەن باسی خەڵکی بکەن لەبەر ئەوەی ئەوە نەخۆشیە باسی خەڵکی مەکەن ذکری خوا بکەن ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێت زبانی خۆی ئەگرد و ئیمامی عومەرە چێتە ژوورۆ پێ فەرمی هەی خوا لێت خۆش بێ ئەی ئەبوو بەکر بۆ زبانی خۆت گردووە ئەو شەی فەرموو هذا الذي أوردني الموارد ئەمەیە بەرەو خراپە مەبە ئەمەیە بەرەو خراپە مەبە سمعت النبي صلى الله عليه وسلم يقول ليس شيء من الجسد إلا يشكو ضرب اللسان حدته أمش لصحيح ترغيب وترهيب دهاتوا همو لا شمان شكاتك درباري زبان من أم جاك بابهوي أو بارشا غوشتي زبان من بابهوي أو بارشا غوشتوا لا شمان هموي با ئاگری جهنم نەیستوێنێت زبان خۆمان بگرین غیبەتی خەڵکی نەکەین درۆ نەکەین قسە نەێنین و قسە نەبین خەڵک بە کافردا نەنین خەڵک بە مەلعوندا نەنین گوێن نەدەین ئاگامان لە زبانمان بێت وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا أي خلقي أقدار بن لما مجلسي كادا أنشن لو مجلسي غيبة كريت لو مجلسي درو كريت لو مجلسيا قالت بديني خوا كريت خدا فرميت نكن لقل اواني دابنشن والا لقل ان دابنشن وبيدنگ بن ايوش وكو اوان وان ايوش وكو اوان وان بلام زبان هرچني اندامێکی کەمە لە لاشەمان بەڵام جورمەکەی گەورەیە و حەقی زۆر گەورەی هەیە لەسەرمان جا با بزانین حەقی زبان چییە لەسەرمان ئێمەی مسلمان دەربارەی زبانمان ئاگادار بین ئەگە خوای پەروەردگار عمر ما بداثي لسر خير إن شاء الله تعالى باسيكين إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات جمع الله بيننا وبينكم في الجنات وفي أعلى الدرجات اللهم إنا نسألك الجنة وما قرب إليها من قول وعمل ونعوذ بك اللهم من النار وما قرب إليها من قول وعمل اللهم اشف مرضانا اللهم وعاف مبتلانا اللهم اقض الدين عن المدينين يا أرحم الراحمين يا ربي خدايا برحمي خذ رحمان بيبكي يا ربي خدايا لقناها كان من خوش بي يا ربي خدايا وما ليبكي زياتر كزبان من ببستين وزبان من سجن بكين لو كواقصي خرا وبرامبر بمسلمان بلين يا ربي خدايا آخر من خير بكي آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد